چاوتان لێبێت بەیانیتان باش بۆ هیواییکە لەش ساڵبن تەندروست بن هیوادارم کە لە هەر کوێکن دڵخۆش بن وا ڕۆژێکی پڕ لە خۆشی لەگەڵ ئێمە دەست پێ بکەن. لە شاری دهۆک سنتەرێکی تایبەت بە چارەسەرکردنی کێشەی درەنگ قسەکردن و توشبوون بە ئۆتیزمی منداڵان ئەکرێتەوە. دایک و باوکی منداڵانیش ئەڵێن کردنەوەی سنتەرەکە وای کردووە منداڵەکانیان ئێستا بە باشی قسە بکەن و لەگەڵ پسپۆرێک باسی چۆنێتی مامەڵەکردن و گەڕاندنەوەی مناڵانی توشبووی ئۆتیزم بۆ نێو کۆمەڵگاکی. چەند ڕۆژێکە قوتابیان نمرەی وەرزی یەکەمی ئەمساڵیان وەرگرتوتەوە و پیرۆزیان بێوانی کە نمرەی باشیان بەدەستە ئەوانیش کە نەیانتوانی و نمرەی باش ئەوە کاتێکی تریان لەبەردەستە. بەشێکی دایکان و باوکانیش سەرزەنشی مناڵەکانیان دەکەن لە هێنانی نمرەی کەمتر لە هاوتەمەنەکانیان. ئەمەش کاریگەری دەرونی خراپی لەسەر مناڵ دروست کردووە یاخود ئەتوانێت دروستی بکات. ئەم بەیانیە لەگەڵ توێژەرێکی کۆمەڵایەتی باسی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ منداڵ لە ماڵ و قوتابخانەکە. و تاوانەکانی داعش کۆتاییان نایەت. ئەم بەیانێ باسی نۆژەنکردنەوەی کتێبخانەی زانکۆی مووسڵ دەکەین کە ساڵی 2014 داعش زیاتر لە 100,000 کتێب و دەستنووسی دانسقەی تێدا سوتاند. با لەو راپۆرتەوە دەست پێ بکەین کە لە شاری دهۆک ئامادەکراوە ئەوش سەبارەت بە سنتەرێکی تایبەتە بە چارەسەرکردنی کێشەی درەنگ قسەکردنی منداڵەکان و لە سنتەرەکە ڕاهێنان بۆ مناڵە ئەکرێت کە نەخۆشی ئۆتیزمی هەیە یاخود درەنگ قسەکەن. بە وتەی کە سوکاری مناڵەکانیش کردنەوەی سنتەرەکە توانیوێتی یارمەتیدەرێکی باشیان بێت کاریگەریکی باشیشی لەسەر دۆخی مناڵەکان هەبووە. ئێستا مناڵەکانیان بە شێوەیەکی ئاسایی قساکەن بۆیە ئێمە لەم راپۆرتە ئەم بابەتەمان بۆ ئامادەکردن پێکەوە بینەریە بین. پشتیش دایک بووناوی بچەند مەهان دایکاوی زانی کوڕێوەی ئاریشەیەک هەیە. پشتی سەردانا چەند پزیشکان نارین دایکا عەلی زانی گۆوی گیرۆبوونا پێگەهشتنێ هەیە. پشتی 6 ساڵیە و سەردانا قوتابخانەی کردیا عەلی چل قوتابخانەی فێر نەبوو. نەهالڤی سنتەری تێ فێرکردن گۆ تایبەتە بزارۆکێن ئاریشەین ئاخفتنێ و وەرگرتنێ هەنا. علی خودێدا علی پشتی دوو هەیوە مەزانی علی متأخر بوو پشتی هنگی علی دەرکەت ئاوت سەری وێندا بوو مشکلە بوو علی مەفڕێکرە مەدرسە پشتی 6 ساڵیە علی نەوەرگرت زیبزی تشت نەوەرگرتن پشتی هنگی فترة ديمو اف مسنتري مناسب بدسمة كات ما بشتنجي علي إينوفيري الحمد لله نك علي باشترى. لباجار دهوكي سنترك هيا بو زاروكن اف آريشة هنا گوما مستين تايبت و بسپور ليكار دكن. ريفا بريا گشتيا چاف ديري و گشه پیدانا جواكي نها كار لسر برفره کرنا في سنتري دكا و النزيك دي بفرمي به تفكرن. ببرا فرزانی ام پهنگاوه که باویجن کو سنتره کی وکین تایبت گریدای به آخفتنه و چونکه مجموعه که مازن یا زاروکا هی گلک بابت اب خواهد گرد همی او بابت گریدای نپ آخفتنه و دیچا زاروکی فیر کی دیچا آخفت اوت اون نساخی تایبت گریدای به آخفتنه و هی گلکی دیتری جه حتی عمرت مازن جی او مشاکلت هن ویگاوش ناف جواکی مدا و بخوشحالی و جوه یکمی سنترال سر نل سراست کردستانه اشیم بجیم سراست عراقه کو ویشوی گلک جا هندک اختصاصت هن بس وکو سنتره که تایبت باختنه و اول جاره کل پارزگاه دو که تیت دانانه و انشاءالله پانهی خود الوقت که نزدیک شده اوی سنتری وکنی که همی خدمت همی زاروکین پارزگاه دو که جی فريد داس خوش فريد داس خوش وابد شد كات بالي تكات جمارا زاروكين آريشين آخفتني هنا زيدت بن داس خوش گو هندك جوان نخوشين مجي و دماران هنا و هندكان جي نخوشين دروني هنا. دفن عافية دفن جو بگوتنا بسپورکی هر جورا آریشەیەک وان مامۆستەیەکی تایبەت دەست نیشان کردیا. ئەم بەهرا پتر ئەوێت تێکچوونێت دەنگی هەین تێکچوونێت ئاخفتنێ تێکچوونێت زمانی
وتكشوني دنقاندني نطقي أفا چار جور ميت هين مجالك جراي بحث كلي سر بابده هني هر حالتك جورة علاجك الجلتت كنا علاج مجي ندوائية علاج مجي همي راهنانة وفيركرنا چواني آخفتنية لوی سنتری 10 مامۆستەین پسپۆر تێنا ڕاهێنان کرن و نەها نزیکی 10 زارۆکان تێنە فێرکردن و لەسەر ئاستێ هەرێما کوردستانی و عێراقێ. ئەڤە دێ ببە یەکەمین سنتەری ئاریشەیەن ئاخفتنێ لە جەم زارۆکان چارەسەر دکە. هەڤرست ڕەجەب، کوردستان 24 دهۆک. بەڵێ بینیمان کە ئەو سنتەرە لە دهۆک وەک باسییان کرد لە راپۆرتەکە هاتبوو کە یەکەم جارە لە شاری دهۆک سنتەرێکی لەو شێوەیە هەبێت بە ئەو منداڵانی کە خاوەن پێداویستی تایبەتن بە تایبەتی ئەوانی کە ئۆتیزمیان هەیە کەمێک درەنگتر ئەکەونە قسەکردن و پێویستیان بە خۆڵقێکی زیاترە کە لەگەڵیان ماندوو بیبی بۆی کە وەکو هاوتەمەنەکانی خۆیان ئەوانیش قۆناغ بە قۆناغ بچنە پێشەوە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر وەکو ئەوەی کە چۆن ئەبێ لەگەڵ ئەو منداڵانەیە مامەڵە بکرێت و کام سنتەرانن کە ئەتوانن یارمەتی دەربن ئایا لە قوتابخانەکانیش دەکرێت یارمەتی ئەو جۆرە منداڵانە بدرێت کە ئۆتیزمیان هەیە ئەم بەیانیە شیلان گۆران سەرۆکی ڕێکخراوەی جۆداڵ بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵمانە. بەیانی باش بە خێرایی خاتوشیلان. باشتر بۆ بینێرە زۆر سپاس بۆتەوە. خاتوشیلان ئەوەی کە ئێستا ئەیبینین ڕەنگە پێشتر خەڵک نەیزانایە ئەمە حاڵەتێکە پێوترێ ئۆتیزم تەنیاوانەوت منداڵەکە توانای کەمە منداڵەکە درەنگتر فێر ئەبێت. ئێستا خەڵک وشیارتر بووە بۆ ئەوەی کە بزانێ ئۆتیزم چیە. پێ دوایە ئەو وشیاری ئەسەر ناو کۆمەڵگەی ئێمە بەو ڕادەیە کە خەڵک ئەزانێ ئۆتیزم چیە و دەتوانێت منداڵەکانی بەرێ بۆ سنتەرێک یاخود شەرمی لێ کات و ئەوێ منداڵەکەی بشارێتەوە. چۆن ئەیبینن ئەو ئاستی وشیاریە؟ سەرەتا خۆی بابەتی ئۆتیزم بابەتێکی نوێیە هەم لە جیهان بەگشتی و بە تایبەتی لە هەرێمی کوردستان زۆر نوێیە. بۆیە خەڵکەکە بەڵێن کۆمەلگا و تەنانەت پسپۆڕانی ئەوها لەو ڕادەشمان نییە بەپێی پێویست بڵێن لەو بوارە بۆیە خەڵک شارەزایەکی زۆری لەو بابەتەیان نییە. بەڕاستی ئاستی هۆشیاری نەک بەپێی پێویست نییە زۆر لە دوای ئەو ئاستەیە کە بەپێی پێویست بی. پێویستە دایک و باوک وشیار بن پێویستە بەڕای من وایە من هەموو جارێش گوتومە دایک و باوک دەبێت لە تەمەنی 2 ساڵیدا مناڵەکانیان ببن بۆ تەشخیصکردن سەواءەکانە ئەو مناڵەیە ئۆتیزم بێیان ئۆتیزم نەبێ شەرم نەکردن لە بوونی حاڵەتی ئۆتیزمی مناڵەکەی چونکە ئێمە لەبیر نەکەین بەشێکی کۆمەلگایمە مەسەلەی عیبە و شەرمە و بە چاو تەماشاکردنی کەم بۆ هەر مناڵێک کە خاوەن پێداویستی تایبەت بێ لەناو کۆمەلگا هەیە بۆیە دایک و باوک دایمەن هەوڵەدا مناڵەکەی بشێرتەوە ئەگەر هەستیش بکات چونکە دایک هەستێکی زۆر سەیری هەیە یعنی زیاتر لە دکتۆرێک ئەتوانێت هەست بە مناڵەکەی بکە ئەگەر شتێکی جیاوازی تێدابی بەڵام هەستەکە یعنی فێڵێک لە خۆی بکە بڵێ نا مناڵەکەم هیچ ئەیبی نییە بەس بۆەوەی دەرنەکەوێت ئۆتیزمایان هەر حاڵەتێکی ترە دواتر هەست بە شێرمەزاری بکە بەرامبەر کۆمەلگا کەسانی دەوران پشتی چونکە هەندێک جارە بینین هەندێک دایک و باوک هەیە هەست دەکات کە منداڵەکەی کەمێ درەنگتر قساکات ئەو حاڵەتان هەیە ئەگەر خزم و کەسوکار پێڵە یان هاوڕێک پێڵە پێی ناخۆشە لە دڵی ئەگرێت ڕەنگە ئەوە وشیارکردنەوەیەک بێت بۆ ئێمە زیاتر ناچینە سەر بابەتە پزیشکیەکەی بەس باس لایەنە کۆمەڵایەتیەکەی و هۆشیارکردنەوەی کۆمەلگاکەین سەبارەت بەوە ئەو ڕێکخراوەی ئێوە کار و چالاکیەکانی چین سەبارەت بە منداڵانی ئۆتیزم هەر منداڵانی ئۆتیزم ئەگرێتە خۆی یا هەموو خاوەن پێداویستی تایبەتەکانی تریش ئیما بەگشتی هەموو خاوەن پێداویستی تایبەتە بەڵام چونکە بە ضروری دەزانین بابەتی ئۆتیزم بەڕاستی زۆر فرامۆش کراوە چی لەلایەن ڕێکخراوەکانەوە چی لەلایەن حتا کەم و کورتی لەلایەنی حکوومەتەوە شەیە چونکە بابەتەکە نوێیە گوتمان بۆیە بە پێی پێویست کاری بۆ نەکراوە ئێمە زیاتر کار لەسەر بڵێن ڕۆشنبیرکردنی کۆمەلگا دەکەین بۆی ئاستی ڕۆشنبیری دایک و باوک کۆمەلگا تەنانەت ئەو کەسانەی لە وەزیفەن لە دەرەوەن لە جادەن هەموو تاکێک لە کۆمەلگادا بزانێ ئۆتیزم چۆنە بزانێ چۆن مامەڵە لەگەر مناڵێکی ئۆتیزم بکە بزانێت چۆن هەستی دایک و باوکی مناڵێکی ئۆتیزم بریندار نەکات چونکە ئێمە تەنها بابەتمان لەسەر دایک و باوکەکە نییە ئەمە خۆی دیراسەیەکە خۆی حاڵەتێکە ئێمە دەبێت کاری لەسەر بکەین دایک و باوک لەلایەکی ترەوە کۆمەلگا بە گشتی چۆن کار لەسەر بکەین ئینسانێکی ڕۆشنبیر بێ بتوانێت تعامل لەگەر ئەو مناڵە بکە بتوانێت هەستی دایک و باوک بریندار نەکە
باڵپشتێک بێ بۆ ئەو دایک و باوکەیە بۆی بتوانین ئەو مناڵەیە چارەسەر بکرێت و بەرەو باشتر بڕوە. زۆر باش. وەکو سنتەرەکەتانی بە جواتچوونێکتان کردووە بزانن ئایا ڕێژەی منداڵانی توشبووی ئۆتیزم لە کوردستان بەرەو زیادبوون ئەچێت ژمارەکە بەرز دەبێتەوە وەک باسەکەیت حاڵەتەکە شتێکی نوێیە چەند ساڵی ئەخیرە کە زۆر زیاتر چۆنڵێت چاو خراوەتە سەر ئەوە تەرکیز خراوەتە سەریکە ئەمە حاڵەتی ئۆتیزمە. بەپێی ئەو ئامارەنا فەرمیانەی کە ئێستا لە بەردەستە زیاتر لە 3000 مناڵ بەداخەوە لە هەرێمی کوردستان تەسجیل کراوە. ئەمە تەنها تەسجیلە. ئەکیدە بەشێکیان تەشخیصەکەی هەڵەیە احتیمالە ئۆتیزم نەبێ بەشێکیان ئۆتیزمە و بەشێکی زیاتریش ئێمە وەکو کە کار لەم بوارە دەکەین ئێمە بەشێکی زیاتر تەسجیل نەکراوە یعنی بۆی دەچێت زیاتر بێ لەو 3000 مناڵەیە بەداخەوە ئەگە بەراوردی بکەین بە هەژماری دانیشتوانی هەرێمی کوردستان ئەمە ژمارەیەکی زۆر زۆر مەترسیدارە دەبێت کاری بۆ بکرێت بەڵێ لە زیادبووندایە نەک تەنها لە هەرێمی کوردستان لە هەموو دنیادا مەسلەی ئۆتیزم لە زیادبووندایە ئەویش بۆ چەند هۆکارێک کە زانایان دەیگەڕێنەوە کە ئایا کەشوهەوایەکی پیسە ئایا هەبوونی ئامێرە زیرەکەکانە وەکو ئایپادە مۆبایلە تەلەڤزۆنە کە دایک و باوک بە سەعات ینی بە کاتژێرێکی زۆر لەبەر ئەم ئەجهیزە ئەلکترۆنیانە مناڵانە بەجێ دێڵن ئەمەش کە دەبێتە بەشێکی تری هۆکاری زیادبوونی ئۆتیزم یاخود ڕێژەکەی لێ زیاد دەبێت بەداخەوە دایک و باوک ئەو کاتەیە لەگەر مناڵەکانیان بەسەر نابن بەپی پێویست. بەڵێ بەپێی ئەو ئامارەی کە باست کردوت هێشتا لە چاو ئەو دانیشتوانی هەرێمی کوردستان 3000 زۆرە بگومان ئەم 3000 ئەبێ لە قوتابخانەکان بن بخوێنن چالاکی دیکەیان هەبێ بۆی کە تێکەڵ بە کۆمەڵگە ببن دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم منداڵانە بکرێت لە ئەگەر لە قوتابخانەیەکی ئاسایی بن ئەگەر نهێنرابێنە هیچ سنتەرێکەوە جارێ خۆی ناکرێ مناڵێک کە ئۆتیزم بێ ڕاستە و ڕاست بچێ بەبێ هیچ ڕاهێنان و پێشوەختەیەک چونکە ئێمە جارێ مناڵی ئاسایی ئەیبن بۆ ڕۆزە مەسەلەی ڕۆزە خۆی تەهیئەکردنێکە بۆ قوتابخانە ئەی چۆن مناڵێکی ئۆتیزم بێ ناکرێ مناڵ بێوێ ڕاهێنانی پێ نەکرێ و ئەو هەستەی لەلا دروست نەکرێت کە چۆن تێکەڵی کۆمەلگا بێت تێکەڵی مناڵانی تر بێ تووشی ڕنگدانەوەیەک یاخود ڕەتفعلێک نەبێت دەبێت پێشوەختە بۆی بکرێ دواتر بۆ قوتابخانە ئەوەش بەپێی مناڵ بۆ مناڵ ینی فەرقی هەیە چونکە هەندێک مناڵ هەیە قابلیەتی وی هەیە تێکەڵی بکەی دەتوانێت ئیسیفادە بکە لە قوتابخانە هەنێ مناڵ هەیەنا تا ساڵانێکی درنگ هەر پێویستی بەڕاهێنانە بۆەوەی تۆ تەنها شتە سەرەکیەکانی ژیانی فێر بکەیت. خاتوشیلان ئێستا بۆ نمونە دایک و باوکێک منداڵێکیان هەیە درەنگتر کەوتوتە قسەکردن ڕەنگە مناڵێک بە یەک جار ئیملاکردن فێر ببێت بە یەک جار فێرکردنی زاید و چۆنەڵێ کۆ و کەمکردنەوە فێر بێت بەڵام یەکێکی تر زۆری پێچێت بەڵام هەر خستویانەتە قوتابخانەیەکەوە کە قوتابخانێکی منداڵێکی ئاساییە ئێوە چۆن توانیوتانەوەکو ڕێکخراوەکەتان کۆنتاکتێک لەگەڵ قوتابخانەکان یاخود دەگەڵ پەروەردە هەتان بێت ڕەنگە دایک باوکەکە حەز نکات منداڵەکەی بێنێتە سنتەرەکەی ئێوە کۆنتاکتان لەگەڵ ئەو قوتابخانە چۆن دروست کردووە کە دایک و باوکان ئاگادارکەن و ئەم منداڵە پێویستی بۆیە لە سنتەرێک بێت. بەڕاستی ئێمە جارێ ڕێکخراوە سنتەر نییە چونکە ئێمە ڕاستە و خۆ کار لەگەر مناڵی ئۆتیزم ناکەین ئێمە زیاتر ئیش لەسەر هۆشیارکردنەوە دەکەین یاخود ئەو کێشە و گرفتانەی تەنانەت یاساییە پەروەردەیە کۆمەڵاتیە لەگەر هەم حکومەتە هەم لەگەر ڕێکخراوەکانی ترا کار دەکەین بەڵام ئەو پەیوەندیە هەبووە لەگەر کۆمەڵە سنتەرەیان قوتابخانەی با بڵێن ئەهلیەکانەوە ناحکومیەکانەوە کە بەشێک لەو مناڵانە وەرگرن ئەوەی قابلیەتی وایانەیە لە ناو مناڵی ئاسایی بن ئەمە خۆی هەنگاوێکی باشە ئەوەی وزارەتی پەروەردە کردویەتی چەند قوتابخانەیەکی تەرخان کردووە بۆ وەرگرتنی ئەم مناڵانە بەڵام بەداخەوە بە پێی پێویست نەبووە نەژمارەی ئەو قوتابخانە بە پێی پێویست بووە نەک ئەو قوتابخانانەش ئەو مناڵانە وەردەگرن یعنی هیوادارم ئەو سەلاحیەتەی بڵێن بەڕێوەبەری قوتابخانە دراوە کە سەلاحیەتێکی مطلقە من لەگەر ئەوەی دانیمە خۆی مافیوەی هەیە مناڵ ڕفز بکە بە بێوەی پشکنین بۆ ئەو مناڵە بکرێ ئایا دەتوانێت فێر بێ لەو مەکتەبەیە یاننا چۆن بڵێن خۆیان لە مەسئولیەتە بەدەردەخەن ینی نانەوێ مەسئولیەتێک هەرگرن بۆی ئەو مناڵە بێت تۆزێ پێوەمادی بن هەتا وەکو مناڵێکی ئاسایی لێ بکەن زیاتر مامۆستا پێوەمادیبی ئۆتۆماتیکی بەڕێبەرەکە ڕفز دەدا کە ئەو مناڵە وەرناگرێ دواتر محرومەکرێ لە قوتابخانە
شتێکی تر هەیە دەمەوێت ئاماژەی پێوە بکەم ئێمە لێرە بەس باسی مەکتەب و سنتەر دەکەین ئەوەی لە بیرمان دەچێت دایمەن جەختیش لەسەر دەکەینەوە کە ڕاهێنەری یەکەمی منداڵ دایک و باوکە هەرمیش تەبارەت بەوە ویستم ئەم پرسیارە لە جەناب بکەم چونکە دوا تۆژینەوەکان باسیەوەکەن تەنیا کەسانێک کە ئەتوانن ڕاهێنان بە منداڵەکان بکەن و چۆن هەڵێت ڕاهێنەری ڕقەمیەک بن ژمارەیەک بن دایکان و باوکانن ئەوە تا چۆندە دروستە ئایا پێویست ناکات ئەگەر دایک و باوکێکی زۆر وشیاری هەبێت پێویست ناکات ئیتر ڕووبکەنە سەنتەرێک سنتەر ئەگەر بێت و طبعا سنتەر ئەگەر بێت و سنتەرەکە بەڕاستی کەسی پسپۆڕی تێدا بێ بە تەواوی کار بکە ئەو جێنێ ئەتوانێ لە 20 هەتا 40 بڵێن ڕێژەی ئەو مناڵە یارمەتی بدا ئەوەی تر هەر دایک و باوکە بە تایبەت ئەو سنتەرانەی کە ئەو سنتەرانەی پەیوەندیەکی توندیان هەیە لەگە دایک و باوک دایمەن ڕێنمایی بە دایک و باوک دەدەن دەتوانێت 16%ەکەی تر دایک و باوک یارمەتی ئەو مناڵە بدا بە پێی دوایین توێژنەوەی کە لە فلۆریدا ئەتلانتیک جامیعی فلۆریدا ئەتلانتیک کراوە ئەڵێ مناڵی ئۆتیزم ئەتوانێ تەعابیری وجهی دایک بە تایبەت بخوێنێتەوە زیاتر لە مناڵێکی تر یعنی هەر کەسێک لە دۆران پشتی بێت تەنها ئەتوانێت تەرکیز لەسەر دایک و باوک بکە بۆیە دەبێت دایک ئەو هەڵەیە بقۆزێتەوە ببێتە ڕاهێنەرێکی باش لە بۆ مناڵەکەی بتوانێت ئەو پەیوەندی کە مناڵ ئەتوانێت لێ وەرگێ ئایا خەمۆکیە ئایا کەیفە ئایا تووڕەبوونە چونکە مناڵەکە ئەتوانێت لە دەموچاوی دایکەکە باش ئەگەر وا بەڕێکخراوی ئێوە چۆن ئەتوانێت کارێک بکات کە سنتەرێک هەبێت کارێک بۆ ئەو بکات کە شوێنێک هەبێت بنکەیەک ناوەندێک هەبێت پێش منداڵەکان ڕاهێنان بە دایکەکان بکات کە دایکەکان ئاسانکاری بکەن حتمما خۆی دەبێت پێش هەموو شتێک دایک ئەو وشیاریەی لا دروست بێ دایک بزانێت چۆن لەگەر مناڵەکەی تعامل بکایان چۆن ڕاهێنان بە مناڵەکەی بکە بەڵام هەموو مناڵەکان وەک یەک نین یعنی تۆ ناتانێ یەک کۆمەڵە ڕاهێنانێ بە کۆمەڵە دایک واتە مناڵێکی ئۆتیزم لەگەڵ مناڵێکی ئۆتیزمی دیکە جیاوازە ئەمە چۆن بڵێن خوتەیەکی جیاوازی دەوێت لەگەر ئەم دایکەیە بۆیە پێویستە ئەو دایکانە هەوڵ بدەن لەگەر ئەو کەسە پسپۆرانە چی دکتۆرە دکتۆری پسپۆرمان هەیە چی ڕاهێنەری پسپۆرمان هەیە هەرچەندە زۆر دەگمەن و کەمن بەداخەوە بە پێی پێویست نین پەیوەندی لەگەروانە دروستکەن و زانیاری زیاتر وەرگرن دەربارەی تەنها مناڵەکەی خۆیان بۆی بتوانن لە ماڵەوە ڕاهێنانیان پێ بکەن هەر دایمەنیشاڵێمەوە ڕاهێنەری سەرەکی مناڵ دایکیەتی دایکە توانێ هەز بە مناڵەکەی بکە دایکە توانێ لی تێبگا دایکە توانێ ئەو ڕفتارەی ئەیکا بۆی ڕاستکاتەوە دەیتوانیان هۆکارەکەی بزانێت کە بۆچیە منداڵە ئەقیژێنێ حەزی لە توور ئەمە لە تێگەی لە قەرەباڵخی نییە بۆ نمونە بە دەنگێک توانێت تێکەڵی کۆمەلگای کاتەوە وردە دەبێت شتێک بەڕاستی بە دایک و بابانە بڵێن ئەگەر بێت و خۆی احتیراف بەوە نەکا مناڵەکەی ئۆتیزمە خۆی شانازی بەوە نەکا کە مناڵی ئۆتیزم ئەمە دیارەیە کە بۆی هاتووە ینی بەچاوە ئەرێنیەکە تەماشای ئەم مناڵە نەکا خۆی ئەعلانی نەکا لە دۆران پشتە خۆی ئەو کەسانەی کە تەماسێکی مباشر لەگەر ئەو مناڵیان هەیە پێیان بڵێ مناڵەکەم ئاوایە من شانازی پێوەکەم دەبێت ئێوەش وا تەعامل بکەن لەگەر ئەو مناڵە هەتا ئێمە لە فکرە و بیرۆکەی ئەوەی کە ئەمە شتێکی شەرمەزاریە بۆ ئێمە مناڵێکی ئۆتیزمان هەیە هەتا ئێوە بڵێن لە کەیەکی کۆمەڵایەتی پێوەیە هەتا ئێمە ئەو بیرۆکەمان هەبێ قەت ناتوانین مناڵەکانمان چارە سەرکەین بۆیە هیوادارم هەموو دایک و باوکێک شانازی بە مناڵەکەی بکە هەموو تاکێکیش ینی هەموو گەنجێک هەموو کەسێک لە سۆپەرمارکت کار دەکا کەسێک لە بڵێن عیادەکانی دکتۆر کار دەکا لە خستەخانەیە لە هەر شوێنێکی گشتیە کە مناڵێکی ئۆتیزم ئەبینێ با بە چاوی بەزەی تەمەشانەکە بە چاوی ڕێز تەمەشا بکە با پاڵپشت بێ بۆ ئەو دایک و باوکەیە تێبگا کە ئەو مناڵە بۆ وادەکە نەک دایک و باب نەیانتوانێت پەروەردەی ئەو منداڵە بکەن بەعکسەوە احتیمالە زۆر خۆیان هیلاک کردبێ بەڵام ئەمە دوایین ڕادەیە کە بتوانن بۆ مناڵەکەیان بکەن پاڵپشتی زۆر گرنگە لە کۆمەلگادا بۆ دایک و باوکیش پاڵپشتی یەکەمی مناڵەکەیتی واتە کۆمەلگا هاوکار بێت لەگەڵ ئەو دایک و باوکە بۆ پەروەردەی مناڵێکی ئۆتیزم باسی پزیشک و پسپۆڕ و ئەو بەشەی دیکەمان کردەمە بزانم تەنیا چارەسەر ڕاهێنانە بۆ منداڵی ئۆتیزم یاخود دەرمان و چارەسەری دیکەش هەن هەتا ئێستا بەپێی ئەو زانیاریە یعنی لە جیهاندا هەیە ئەو زانانەی کار لەسەر ئەم بابەتە دەکەن
دەڵێن تەنها ڕێگە بۆ مناڵی ئۆتیزم ڕاهێنانە ئللا هەندێ مناڵە بێ کە ئەوانەی هایپەر ئاکتیڤن پێویستیان بە هێورکەرەوەیە دەرمانی هێورکەرەوەیان پێدەدرێ کە خۆم دژی ئەمەم ئەگەر بێت و دایک و باوک کاتی تەواو 100% کار نەکەن لە دەرەوە کاتی خۆیان 100% بۆ مناڵە بتەن ئەتوانن بەرگەی ئەو هایپەر ئەکتیڤە بگرن و چارەسەری بکەن چونکە تەنانەت هایپەر ئەکتیڤیش یاخود ئەوانەی فرەجوڵن ئەمانەش چارەسەر دەکرێن بەڵام کات و جوهدێکی زیادی دەوێت باشە شیان خان کەوا باسی لێوەکەی دژی ئەوەیت کە چارەسەر هەتا تەنانەت بۆ هایپەر ئەکتیڤەکانیش بەکاربێنێت دواتە ئەمە ڕێشخصی خۆمە مەبەستم ئەوەیە ئومێدی ئەوە هەیە کە منداڵێکی ئۆتیزم بە تەواوەتی بگەڕێتەوە ناو کۆمەلگا ینی ئەو ڕاهێنانە ئەوەندە کاریگەری هەیە کە منداڵێک باڵێن 5 ساڵ 10 ساڵ لەناو ئۆتیزم بۆ دوای ڕاهێنانێکی زۆر لەگەڵ دایک و باوکێکی وشیار ئەبێتەوە بە مناڵێک ئەتوانێت تێکەڵی کۆمەلگە بێ بەڵێ بەڵگەی زۆریش هەیە لە ناو کۆمەلگادا ئەوانەی بەڵام ئاماژەت بە تەمەن کرد ئێمە لەبیر نەکەین لە بیدایی سەرەتایی قسەکانمانیش باشمان باسی ئەومان کرد لە 2 ساڵی بۆ گوتم لە 2 ساڵی مناڵ هەموو دایک و باوکێک تکایە چۆن تەشخیصەکەن ببەن تەشخیصی ئۆتیزمیشی بۆ بکەن لەبەروەی ئۆتیزم بەداخەوە تەمەنێکی زێڕینی هەیە بۆ چارەسەرکردن یعنی تۆ لە 2 ساڵی دەست پێ ئەەکەی هەتا 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ دواتر قابلیەتی ئەوەی نامینێت باشتر وەڵامەداتەوە لە ڕاهێنانەکە بەڵێ ینی ڕەتفعلی زیاتر ئەبێ یاخود ئەو ڕاهێنانەی پێی دەکەی زیاتر ئەتوانێ وەری بگرێ و تێکەڵی کۆمەلگا ببتەوە هەر بۆ پرسیارەکەی تۆش بڵێ من زدی دەرمانم من لەگەروەم کە بەڕاهێنان تێکەڵی کۆمەلگا بکرێتەوە بەڵگەی زۆر هەیە کە مناڵ ئەگە لە تەمەنێکی زۆر دیسان دەچینەوەی لە تەمەنێکی زووەوە ڕاهێنان پێ بکرێ باشتر ئیسیجابەی ئەبێ زووتر دەشتەوە ناو کۆمەلگا و ئەمەلێکی زۆر هەیە بەڕاستی بەڵام وشیاری دایک و باوکی دەوێت وشیاری کۆمەلگای دەوێت پاڵپشتی حکوومەتی ئەوێ پاڵپشتی ڕێکخراوەکانی ئەوێ یانێ دەبێ هەموو پێکەوە کار بکەین بەڵێ ئێمە سپاس دەکەین شیلان گۆران سەرۆکی ڕێکخراوی جۆداڵ بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەم بەیانیە لەگەڵمان بوویت و ئەوە دووبارە ئەکەینەوە کە بوون بە دایک و باوک ڕەنگە تۆ ویستێک بێت کە خۆت هەت بێ و خدای گەورەش پێت ببەخشێت بەڵام ویستی بوون بە دایک و باوکی منداڵێکی ئۆتیزم هیچ کاتی دایک و باوکێک ئەوەی ناوێت دیارێکی خدایە کە پێی بەخشیوە بە جوانترین شێ بتوان پەروەردەیکەن ڕەنگە زیاتر دایک و باوکێکی تر تەنیا بەس هیلاکیەکەتان زیاتر بەرگینا منداڵێکی زۆر ئاساییەوە توانێت بێتە ناو کۆمەلگە و ئاش بێتەوە لەگەڵ کۆمەلگە زۆر سپاس بۆتە سپاس بۆ ئێوەش سپاس بەڵێ یەکێک لە بابەتەکانی دیکەمان کە ئەم بەیانیە باسی لەوە ئەەکەین ئەویش ئەوەیە کە بازین کامێک لە بابەتەکان ئامادەن بۆ ئێمە بەڵێ کاریگەری دەرونی هەڵسەنگاندنی منداڵان بە هاوتەمەنەکانیان لە کاری ڕۆژانەیاندا دەروون ناسان و شارەزایانی بواری پەروەردەی منداڵ ڕەخنە لە خێزانەکانیان ئەگرن لەسەر بابەتێکی گرنگی پەروەردەی ئەویش هەڵسەنگاندنی منداڵانی دیکەیە کە لەگەڵ منداڵەکەی خۆیان ئەیکەن و ئەم کارە تەنیا کاریگەری دەرونی نەرێنی هەیە و لە ڕووی پەروەردەییەوە هیچ کاریگەریکی باشی لەسەر منداڵەکەتان نییە بۆیەوە بیرمەکەنەوە کە منداڵەکە بەمە پێش دەکەوێت کاتێک توانای منداڵەکەت لەگەڵ خوشک و براکەی یاخود هاوڕێ و دراوسێ و خزم و کەس و کار هەڵە سەنگێنی و بەسەریشیا ئەیسەپێنی باسی جیاوازیەکانی ئەکەیت خاڵە جیاوازە یاخود خاڵە نەرێنیەکانی دەیتەوە بە ڕووی مناڵەکە ئەوە هەستی باوەڕ بەخۆبوون لە مناڵەکەتان ئەکوژێ هەروەها تۆی کینە ڕق لە دڵی ئەو منداڵە بەرامبەر بۆ کەسێک کە تۆ باس بۆ کردووە دروست ئەبێت کە ئەمە تۆ بەسەر منداڵەکە تا ئەم هەستانت سەپاندووە بەبێوێ کە ئاگاداربی ئەم بانێ منوێت زیاتر سەبارەت بم بابەتە قسە بکەین وەک لە سەرەتاش باسی ئەومان کرد کە چەند ڕۆژێگە بێت کە منداڵەکانمان یاخود ئەوانی کە قوتابیمان هەیە ئەمە ئەنجامەکانی تاقیکردنەوەکانیان وەرگرتوتەوە ڕەنگە هەندێک کەس نمرێکی باشیان بەدەستهێنا بێت بەڵام هەندێک خوێندکار و قوتابی دیکە هەند کە نمرێکی باشیان بەدەست نەهێناوە بۆی بە پێویستمانزانی ئەمڕۆ کەمێک باس لەو بابەتە بکەین هەندێک دایک و باوک هەیە کە ئێستا سەرزانشتی منداڵەکانیانەکەن هیچ لەگەڵ ئەوەشە بەراوردیانەکەن
بە منداڵی دیکە ئەمانێتم بانێ لەگەڵ شکر کەریم ڕێنمایەکاری پەروەردەی و توێژەری کۆمەڵایەتی سەبارەت بەم بابەتە گفتوگۆ بکەین بەخێر هاتی سپاس بۆیە مامۆستا با لەوە دەست پێ بکەین کە ئێستا باسم کرد ئەنجامەکانی تاقیکردنەوەکان وەرگیراوەتەوە هی وەرزی یەکەم ئەمە ڕەنگە خۆی بۆ خۆی ئێستا ئەم بابەتی هێنابەتە ئاراوە تا چەندە گرنگە دایک و باوک ئەوە بزانێت کە هەموو شتێک نمرە نییە بۆ قوتابیەکەی ڕەنگە بەهۆی ئەم بەدەستێنانی نمرەیە هەرگەر کەم بێت ئەگەر زۆر بێت ئەو بەراوردکاریە بکات ئەو منداڵەکەی ڕقی لە خوێندنگا هەڵەسێت لە جاتی ئەوەی کە حەزی بۆ خوێندنگا بچێت و هەوڵی ئەوە بدات کە زیاتر پەرە بە خۆی بدات یاخود زیاتر نمرەی باشتر بەدەست بێنێت ئەگەر لە بابەتی دەرەجەوە دەست پێ بکەین ئەمەیان شتێکە ئەوەی تریشیان کە ئەگەڕێتەوە بۆ هەڵسەنگاندنی توانای مناڵەکانمان بە بەراورد لەگەڵ کەسانی تر ئێمە ئەزمموی بەراوردکاری و یاخود هەڵسەنگاندنی منداڵەکانمان لە دوو ڕێگەوە هەمومان لە خۆناخەکانی خوێندن هەر لە کۆنیشەوە تاکو ئێستاش بەردەوامە ڕەنگە لە ڕابردوو ئێمە ئەزمموی باشمان لەگەر پرۆسەی پەروەردە بە دنیای دەرەوە نەبوو بەڵام لە ئێستادا ئەکرێ بڵێن ینی بە شێوازێکی تکە لەوانەیە ئێمە مامەڵە دەکەین یاخود ئێمە پرۆسەی پەروەردە ئەدا دەکەین کەمەش زیاکارێکی زۆرە لەگەڵ خۆناخەکانی سەردەمی بڵین ڕابردوو بەڵام ڕابردووش وا بۆ ئێستاش هەر بەردەوامە ینی شتەکە بڕانەوە نەبووە واتە کۆتایی پێ نەهاتووە بەشێک دایک و باوکان دەیکا بەشێک مامۆستایان دەیکا بەداخەوە ئەوەی کە دایک و باوکان دەیکا ئەگەر بڵێن خەمێکیش بۆ مناڵەکە یاخود ناتێگەیشتنێکی دایک و باوکەکان بێ بە پرۆسەی پەروەردە و یاخود ناشارەزاییان لە بواری سایکۆلۆژی بەڵام ئەمە ڕەنگە لەلایەن مامۆستا گرفتەکە گەورەتر دەکات چکە مامۆستا دەبێت ئەو کەوادیرە بێ یاخود کەوادیرانی پەروەردە ئەوانەی کە لە سێکتەرەکانی پەروەردەن لە بەڕێوەبەر و لە یاریدەرەکان و لە هەموو ئەو کارمەندانەیەکەوە لە قوتابخانە کار دەکەن پێویستە ئەمان بە شێوازێکی تر مەسەن مامەڵە لەگەڵ ئەو بابەتە بکەن چکە ئەمە لە ناو پۆلیشە جگەل لە کاتی ئەوەی کەوا تاقیکردنەوە ئەنجام دەدرێت جار نییە دوو جارە جارێ لە قوتابخانە ڕوبەڕێوە شتابنەوە جارێکیش لە ماڵەوە پێ دوای کامیان کاریگەری زۆر زیاتر هەیە بێگومان ئەمە دەتوانین بڵێن زیاتر مامۆستا چکە قوتابیەکە لەوانەیە ڕوبەڕووی کە مامۆستاکە دەبێتەوە لە ناو پۆلەکە ڕقی بەرامبەر بە مامۆستاکە دروست دەبێتن هەرچەندە مناڵ ڕق بەرامبەر بە دایک و باوکیشی و بەرامبەر بە کەسە نزیکانیشی دروست دەکاتن بێزاریەک دەردەبڕێ بەرامبەریان هەمووشمان وابووینە تو ڕەبوونێک دەکەین و بەڵام زۆر جار وا بووە بۆ مناڵان بە تایبەتی لە ڕێگەزەکانی شە جیاوازی هەیە کەسان هەندێک زار شتەکەیان کردوتە باری نازیانی زۆرێکەوە بۆ دواتر دایکەکە توانیوێتی بە شێوازێککە ئاشتی بکاتەوە بەڵام ڕقی مناڵێک بەرامبەر بە مامۆستا ڕەنگە ئاوا بە ئاسانی بە ئێمە ئاشت نەکرێتەوە بە نمونەشمان زۆرە کە بەشێکی زۆری مناڵان لە کۆنیش وازیان لە قوتابخانە هێناوە تەنانەت زۆر جار وایە دەڵێ لەبەر قسەیەکی مامۆستا بەڵام ئێستا ئێوە توێژەری کۆمەڵایەتین ئەتوانن ڕەنگە ئەو ڕنگدانەوەی لەسەر منداڵان کەمتر بکەن یاخود هەبووە بابزانین چۆن ئەڵێت پێشتر هەبووە بێن بۆ لای ئێوە گلەی ئەو بکەن من لە ماڵەوە ڕوبەڕووی ئەو شتابمەوە یاخود لە قوتابخانە ڕوبەڕووی ئەو جۆرە بەراوردکاریە بمەوە لە ئاستی خوێندنەکەم ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵ کردو ئەگەر هەبووە ڕێنماکاری پەروەردەی لە قوتابخانە بە بەردەوامی ئیرشادات و ئامۆژگاری و کۆمنت و مەسیجیان بۆ هەموو لایەنەکان هەیە لەو کاتانێکەوە دایک و باوک دێن سەردانی قوتابخانە دەکەن یاخود ئەوەی کە ئێمە داوای ئەوە دەکەین کە هەست بە مناڵێک دەکەین کە ئەو منداڵە خاوەنی گرفتێکە بەڵام گرفتەکەی شاراوەیە هەندێک زاریش وا هەیە ڕوبەڕوو ئێمە زانیاریەکان لە مناڵەکان وەردەگرین یاخود لە مامۆستاکان هەست بە بارودۆخەکە دەکەین بۆ مامۆستاکانیش هەموو کاتوا بووە زۆر جارەوە بە توێژەران و یاخود ڕێنماکارانی پەروەردەی لە قوتابخانە ڕوبەڕووی زۆرێک لە ینی کێشمەکێش و دەمەقاڵەی نێوان خۆیان و مامۆستاکانیش بوونەتەوە بەوەی کەوە پێیان وایە توێژەرانی کۆمەڵایەتی زیاتر لەوە داوا دەکەن لە مامۆستایەکان کە پێویستە یاخود زۆرێک لە کات دانوێ بدەن بە قوتابیەکان یاخود زۆرێک دانوێت لە ناز بە قوتابیەکان بدەن بەڵام ئەمە بابەتی لەلای ئێمە بابەتی گرنگیدان نییە بە مناڵێکی تایبەت بەڵکو گرنگیدانە بۆ منداڵێکەوە پێویستی بە هاوکاری زیاتر هەیە پێویستە زیاتر لە مناڵێشتر لەبەرەوەی ڕەنگەمە بارودۆخێکی هەبێ ڕەنگە توێژەرەکە بۆ خۆی باشتر منداڵەکە بناسێت چکە ئێمە بیرمان نەچێ گرفتی ئێمە لە کۆمەلگا بۆ ئەم بابەتانە چەند شتێکی سەرەکیە یەکێک لەو کارە سەرەکیانە ئەوەیە تاوەکو ئێستا ئێمە
دایک و باوک و قوتابخانەش وەکو پێویست نەتواندراوە ئێمە کار لەسەر مناڵ بکەین بەوەی کەوا بزانین ئەم مناڵە ناسنامەی چییە شوناسی ئەم مناڵە چییە ئایکوی تێست لە وڵاتە ناکرێتن تاوەکو تۆ بزانی منداڵەکە کەتەلۆکی ئەمەیە و ئەو منداڵە تاقەی زیرەکێکە یاخود هێز و توانای جەسەدی IQ تستێکێکە لەو هۆکارانەی یاخود یەکێکە لەو کارانەی کە ئەبێ ئەنجام بدرێت بۆ ئەوی کە ئەو بەراوردکاریە نەکرێت یارمەتی دەرە ئەمە کەمیان IQ تست دوو هەمیان باشە تێگەیشتن باشە لە جۆری زیرەکی منداڵەکە چکگەر ئێمە بگەڕێنەوە سەر ئەو توێژنەوە تازانە و تیۆرە تازانەی کە لە بواری زیرەکی منداڵ و یاخود زیرەکی تاکایەتی دەکرێتن بە تایبەتیش هارد گاردنەر کە سایکۆلۆجیستی گەورە سایکۆلۆجیستی زانکۆی هاروارد لە ئەمریکا لە ئێستادا ئەم زۆرە زیرەکیانە بەسەر نۆ زۆر دابش دەکاتن ئاساییە مناڵێک ئەگە لە بواری میوزیشیاندا زیرەک بێتن لە بواری ساوندا لە بواری سەوتا زیرەک بێتن ناکرێتەوە زۆر لەو منداڵە بکەی بیکەی بە ماتماتیکس یعنی ناکرێت بێ بە کەسێک لە جەبر و هەندەسەیە لە تەکنۆلۆژیایە ئەم منداڵە زیرەکی ئەو منداڵە بدۆزیەوە کاتێک کە منداڵێک لە بیرکاری زیرەکە ئەو لە بیرکاری ناتوانێت ئەم دەرەجەیە بێنێ تۆ بێ ئەم منداڵە بەراوردکەی بەوە و کە دواتریش بیخەیتە ئەو قۆناغی کە ئەم فێر نابێ ئەم نازانێ ئەم سەر ناکەوێتن ئەم نابێ بەشت ئەوە برادرەکانی دەچن دەبن بە شتێکی تر ئەمە گرفتەکە گەورەتر دەکاتن چکە ئێمە بیرمان نەچێتن کاتێک کە ئێمە مناڵێک ڕوبەڕووی ئەو شتە دەکەینەوە زۆر جاروا بووە ئێمە مناڵەکانیش فێری ڕەفتارێکی تر دەکەین چکە جیالەوەی کە تۆ پلەی بەراوردکاری بەکاردەهێنی ڕقوکینە تۆی ڕقوکینە دێنە سەر ئەو مەسەن هۆکارانەی کەوا ئەو خاڵە نەگەیتڤ و نەرێنیانەی کە لە ئەنجامی ئەوە دروست دەبێتن بە چەند خاڵێک بە پێویستی بزانین بەڵام بیرمان نەچێ منداڵەکەش فێری ئەم زۆرە کارە دەکەین بەوەی کە زۆر بە کاتێک کە تۆ مەسە مناڵەکە ئەو دێ مناڵەکەش نمونە لەسەر ئەو مناڵان دێن دوکە لە پۆلەکەیدا وەکو ئەو 5 دەرس و 6 دەرس و یاخود چەند دەرسێک و یان نمرەی باشە نەهێناوە لەو بابەتە باشە ئێمە لێرەدا منداڵەکە وا دەکەین منداڵەکە هەموو کاتێک ئەو منداڵانە ببینێ کە لە خوار خۆینەوە بەکەم تریشیان بزانێ یاخود لە ئاستی خۆی بە نزمتر سەریان کاتەوە ناوی ئەویش بخاتە ناو باسەکە بۆی کە تۆ قانع بکات کە پیا من نیم کەسی دیکەش هەمزە لێرە بۆیە ئێمە دەڵێن ئەم بابەتی خوتەڵ سەنگاندن و پێوەردانانە بۆ بەرامبرکردن و بۆ هاوتاکردنی یەکتری دووشت دروست دەکاتن یەکەم منداڵ فێری ئەو پاساوە دەکاتەوە کە بۆ خۆی ئەمە بەکاردنی وەکو ئەوی پاساو بدۆزێتەوە بۆ کارەکان و بۆ یعنی ئەنجام نەدانی ئەرکەکانی خۆی لەلایەن دایک و باوکانیشەوە هەموو کاتێک پێی وایە ئەو ئەمە لە بەرژەوەندی منداڵەکەی دەکاتن بەڵام تێناگا بەوەی کە ئەمە لە دەرئەنجامدا باشە زۆرێکە لە پاڵەپەستۆ فشارێکی زۆر بۆ منداڵەکە لە کاتێکدا کە تۆ منداڵەکەی خۆت هێشتاکە بەڕوونی ناناسی شارەزانی بە منداڵ تێگەیشتنت بۆ منداڵەکە نییە یاخود هەتا وەکو ئێستا کەسەمە گرفتێکی زۆرشمان لەوانەش هەیە کە منداڵەکان سیر دەکەی گەشەی عقلیان گەشەی هەڵچوونیەکانیان ڕەنگە هاوتان نەبێتن ڕەنگە دوور و نزیکی تیا بێتن واتە مەودا درێژی و مەودا کورتی تیا بێتن ناکرێت منداڵ هەیە 8 ساڵە بەڵام لەوانەیە لە عقلێکی 6 ساڵەدا بێتن منداڵ هەیە 12 ساڵە لە عقلێکی 8 ساڵەدا هەیە یاخود جارێشتر هۆکارەکان و ئەو پێداویستانی هۆکارەکان چین کە هۆکاری ئەبنە هۆکارێکی نەرێنی لەسەر دەرونی منداڵەکە جگەلەوەی کە لە ڕەفتار دەریەبڕێ لە دەرونی منداڵەکە چی کێشەکان بەگشتی دەبێنە کۆمەڵێک کاردانەوەی دەرونی و کۆمەڵایەتی و لە هەندێک شوێندا تێکەڵ بەیەکتە بن هەم دەرونیەکە و هەم کۆمەڵایەتێکەش و بارێکی تەندروستیشی هەیە با لەبیری نەکەین دواتر ئەگەر بە کۆمنتێکدا بینە سەربارە تەندروستیەکەی سترێسێکی زۆر بۆ منداڵ دێنێ سترێسی زۆر لەسەر منداڵا بە بەردەوام دەباتە ئەو قۆناغێکەوە ئیرادە نامێنێ لای منداڵەکە بڕوا بەخۆبوون کەم دەبێتن زەختێکی زۆرە بۆ ئەو پەلە لە خۆی دەکاتن ئەم سترێسە زۆرە کۆمەڵک کێشەی تری بەدوادادێ ئەمە بابەتی یەکەم بابەتی سترێسە سۆشیال ئینگزایەتی بەدوادادێ سۆشیال ئینگزایەتی ئەوەیەکەوە ئەو مناڵە لە ڕۆ کۆمەڵایەتێک هەیەوە باشە بێتاقەت بوون و وەڕستبوونێک و کێشەی کۆمەڵایەتی زۆری بۆ دروست دەبێت لەگە هاوڕێکانی و لەگەڵ خێزانەکەی و بەردەوام سەر بە کێشە دەبێتن لە ڕووی کۆمەڵایەتێکەوە لێکترازانێک لەگەڵ دایک و باوکەکە دروست دەکاتن لێکترازان وەکوتم لەگەڵ مامۆستاکەشی یعنی ڕووی مامۆستاکەی ناوێ لە دایک و باوکەکەی دوور دەکەوێتەوە خۆی لە دەشارێتەوە چونکە ئەم دەزانێتن هەر کاتێک کە لەگەڵی دادەریشی هەر کاتێک کە لەگەڵی مەسەن مامەڵە دەکاتن جارێشتر ئەمەی دەخەنەوە بیر و ئەمەی بە ڕوودا دەدەنەوە خاڵێکی تر ئەوەی کەوا پێویستە ئێمە خۆمان خۆش بێ و ڕێز لە خۆگرترمان هەبێتن کە سێڵف ئیستیمەیتە
ئەم ڕێز لە خۆگرتنە نامێنێ مناڵەکە خۆی وێنە ناکە بە کەسێکی جوان بە کەسێکی گەورە بە کەسێکی باش بە کەسێکی شایستە ئەم شتەشی لا نامێنێتن خاڵێکی تر ئەوەیە کە ئەو پلە شایستانەی ئەو هەیەی ئەم توانای لە بابوتێکەیە توانای لە بوارێک هەیە هەز دەکات تواناکەی ئەو ڕێزی لێ ناژیرێ تواناکەی ئەو هیچ بەهایەکی نیە تواناکەی ئەو شوێنێک ناگرێت تواناکەی ئەو هەستێکی شەڕەنگێزیشی لە لا دروستە ئەمە هەموو شتانە بکرێت لە بارودۆخە کۆمەڵایەتەکەی کە سۆشەل ئینگزایەتی بۆ دروست دەبێتن لە کۆتاییەکەیدا خاڵی کۆتاییەکەمان ئێمە ڕق و ناڕازی بوونە کە ڕق و ناڕازین دروست بوو پەرستانەوەش دروست دەبێت بە تابەتی کە مناڵەکە گەشە دەکات بۆ خۆناغی هەرزەکاری ئەمەی زیاتر لێ بە دیار دەکەوێتن بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ڕێز لە خۆگرتنە کاتێک تۆ کێشەیە منداڵێک ڕێزی خۆی لا دروست نەبێ و ڕێزی خۆی لا نەمێنێ هەموو کاتێکی جوا دەبێت بە پاشکۆ بە دوای مناڵانی تر دەکەوێتن ئەوێ لاسایی مناڵانی تر بکاتەوە کەسایەتی خۆی نابێت چاولێک ئەم ستاتوێ کە دروست بووە ئەم بۆدیکە هەیە ئەم ناوەی کە هەیە ئەم شکۆمەندیەی نامێنێ ئەو دەیوێ خۆی لە کەسێککە وێنا بکات جارێشتر خۆی ون بکاتێن بە دوای هەنگاوەکانی ئەوان وەبێت چکە ئەمیان کردووە بۆی بە پێشنگ ئەمیان کردووە بە پێوەەر ئەمە زۆر کاتی ژوا بۆ مناڵەکە خۆی ینی کەسەکانی تر دەبێنێ کۆمەڵێک هەڵی تریان هەیە ینی بەلای ئەویشدا سەیرە مناڵێک ڕەنگە لەوانەیە لە قۆناغی خوێندن یاخود لە شتێکە تۆزێک چالاکە و وریایە و خێزانەکان تۆزێک نەوت شوجاعی بۆ ئەمبارەت دنێ بەڵام ئەم منداڵەکەی ترک بمامڵی لەگە دەکاو ینی زۆر کێشەی تری هەیە مناڵەکە باش ئەو تێناگا ئێستا کە لەگە سەرڕای ئەو هەموو خراپیانی ئەو هەیەی بۆچی دەبێ مەسەرە من بەراورد بکرێن بەوە بۆچی دەبێ منیش ببم بەو کارکتەرە لە کاتێکدا پێویست ناکە ئێمە نموزەکی زۆر چاکمان هەیە شتی زۆر باشمان هەبووە زۆر باشە ئێمە چۆکە کاتەکەمان بەرەو کۆتایی ئەڕات لەگەڵ بەڕێزێت ئەمێ پرسیارە بکەم ڕەنگە ئێستا ئەم پرۆگرامەی کە من و جەناب بەیەکەوە سەبارەت بە مەقساکەین بەشێکی کەم لە دایکان و باوکان بیبینن بەڵام ئێوە پەیوەندی ڕاستە و خۆ بەرکەوتنی ڕاستە و خۆتان لەگەڵ دایکان و باوکان هەیە ڕەنگە لە کۆبوونەوەکانی دایکان و باوکان بتوانن زۆر زیاتر ئەمەشی بکەنەوە ڕوونی بکەنەوە ببوورە تا چەندە گرنگەکە ئێوە وەکو توێژەری کۆمەڵایەتی لە خوێندنگاکان لە قوتابخانەکان گرنگی بەم بابەتە بتەن بۆ نمونە کە دایک و باوکێک بانگێش دەکرێت بۆ کۆبوونەوەی دایکان و باوکان زیاتر لەسەر نمرەکانی قسە نەکەن ئێوە خودی خۆشتان بەراوردکاریەک نەکەن ئێمە هەموو کاتێک بەشدار دەبین لە کۆبوونەوەی دایکان و باوکان و دوو زۆر کۆبوونەوەی تریش ئەنجام دەدەین کۆبوونەوەی نافەرمیمان هەیە کۆبوونەوەی فەرمیشمان هەیە بەشێک لە خێزانەکان بەداخەوە بە تایبەتی لە قوتابخانەکانی دەوروبەر یاخودەوانێکەوە دوورن لە سنتەری شارەکان تا ئێستا کە مەسەلەن ئاشنایەکی باشیان لەگەڵ توێژەران و ڕێنماکارانی پەروەردەی نییە واتە ناسینی ینی ناوی ئەوان نابەستەنها ناسین بەڵکو ئەرکەکەیان کارەکەیان یاخود چیان بۆ دەکرێت بۆ ئەو خێزانانە زۆر بەکەمی ئەوان دێن داوا دەکەن چکە جگەر لە ئێمە کە بۆ خۆمان گرفتێک لە مناڵێک دەینین و حەز دەکەی پەیوەندی بە کەس و کارەکەی بکەین و تاوەکو بە شێوازێکی باشتر هاوکاری ئەو خێزانە بکەین چکە کارەکە بەس بە ئێمە تەواو نابێتن کارەکە پەیوەندی بە هاوکاری خێزانیشەوە هەیە ئێمە داوایان دەکەین ئێمە مەسجیان بۆ دەکەین ئێمە پەیوەندیان پێوە دەکەین کە بێن ئێمە بیان بینین و تاوەکو بهۆرد لە پاردۆخ بەڵام ئەوان بۆ خۆیان لە دەوروبەر کەمتر ئێمە دەناسن بەڵام لە سنتەری شارەکان و لە قوتابخانە ئەهلیەکان بە تایبەتی ئەوانەی کە پرایڤەتن باشتر لە کاری توێژەری ڕێنماکاری تێدەگەن و خۆیان هەوڵ دەدەن پەیوەندیان پێوە بکەن و یاخود کاتیان لەگەڵ بڕەخسێنن بەڵام بەداخەوە وەکو پێویست ئێمەش لەوانەیە باش بۆ ئەرکە هەڵ نەسابین لەوانەیە هەندێک کەم و کوڕش لە ئێمەدا هەبێت باشە زۆر سپاس دەکەین بەڕێز شکر کەریم ڕێنماییکاری پەروەردەیی و توێژەری کۆمەڵایەتیان بەیانە لەگەڵ ئێمە بووی زۆر سپاس بۆت من خۆشحاڵتر بووم سپاس بۆ ئێوەش سپاس بۆ میێواندارێ سپاس بۆ برایانی کامێرەمان و زۆر سپاس بۆ ئێوەش بەر لە ساڵی 2014 و داگیرکاریەکانی داعش کتێبخانەی زانکۆی مووسڵ زیاتر لە 1 ملیۆن ناونیشانی کتێبی تیابوو بەڵام لەلایەن چەکدارانی ڕێکخراوەکە زۆربیان سووتێنران ئێستا دوای 5 ساڵ لە ڕزگارکردنەوەی شارەکە هەوڵ ئەدرێت بۆی کە جارێکی دیکە کتێبخانە پڕ بکرێتەوە کتێبی تێدا بنرێت و سەرچاوە گرنگەکانی زانست و هەروەها ڕۆشنبیریشی تیادا هەبێت پێکەوە لەم بابەتە بینەریت بەر لە داگیرکاریەکەی داعش کتێبخانەی زانکۆی مووسڵ زیاتر لە 1 ملیۆن ناونیشانی کتێبی تێدا بووە بەڵام لەلایەن چەکدارانی ڕێکخراوەکەوە زۆربیان سووتێنران ئێستا دوای 5 ساڵ لە ڕزگارکردنەوەی شارەکە هەوڵ دەدرێت جارێکی دیکە کتێبخانەکە پڕ بکرێتەوە لە کتێب و
بکرێتەوە بە سەرچاوەیەکی گرنگی زانست و ڕۆشنبیری. جیاوازی زۆر لە نێوان زانکۆی پێشتر کە بەدایکی کتێب دەناسرا لەگەڵ ئەم زانکۆی ئێستا هەیە با کاتێکی زۆر دژوار تێدەپەڕێت. هیوادارین خوێندکاران مامۆستایان ڕێکخرا و دامەزراوەکان هاوکاریمان بکەن بۆ ئەوەی زانکۆکە بجێڕینەوە بۆ دۆخی پێشتر. دوای ڕزگارکردنەوەی شاری مووسڵ خەڵکی خەمخۆر و ڕۆشنبیرانی شارەکە چەندین هەڵمەتیان بۆ پڕکردنەوەی ڕەفەکانی کتێبخانەی گشتی شارەکە و زانکۆی مووسڵ بە کتێب و دەستنووسەکان ڕێکخست. بۆیە ئێستا پڕکراونەتەوە لە سەدان هەزار ناونیشانی کتێب. پێش ڕووداوەکانی مانگە حوزەیرانی 2014 کتێبخانەی گشتی 121,000 ناونیشانی کتێبی تێدا بووە. ئێستا خۆشبەختانە 132,000 کتێبی تۆمار کراوە. خەڵکی شارەکە هەزاران کتێبیان بۆ کتێبخانەکە هێنا. بەشێکی زۆریان لە مزگەوت، باڵەخانە و ئەو خانوانە دۆزی بوونەوە کە داعش وەک بارەگا و حەشارگە بەکاری هێنابوون. لە مانگی شوباتی 2015 داعش کتێبخانەی زانکۆی مووسڵی تاڵان کرد و زیاتر لە 100,000 دەستنووسی دانسقە و دیکۆمنتی سووتان کە چەندین سەدە لە زانست و فێربوونیان لە خۆ دەگرت. هەروەها باڵەخانە سەرەکیەکەی زانکۆکەیان تەقاندەوە. لە هەموو جیهان هەندێک کار و پیشە هەن کە بەهی پیاوان ناسراون، بۆ نمونە سەرکەوتن بەسەر بەرزایەکان. بەڵام لە ئێران ئافرەتێکی تەمەن 40 ساڵ کۆتایی بەو تێڕوانی نەهێناوە. ئەو ناوی فەرزانەیە کە لە کۆمپانیایەکی خاوێنکردنەوەی پەنجەرەی بینابەرزەکان کارەکات. ئەو ڕۆژانە بە سەرکەوتن بەسەر ئەو بینابەرزانە سەرکێشیەکە کات کە بەشێکی زۆری پیاوان ناتوانن ئەو کارە ئەنجام بدەن. خۆی ئەڵێت چێژی لێوەرەگرێت و وەڵامی ئەو کەسانەشی داوەتەوە کە دەڵێن ژنان ناتوانن هەموو کارێ بکەن. ڕۆژانە بەو بینابەرزانەدا سەردەکەوێت بۆ ئەوەی داهاتێکی دەست بکەوێت. خەڵکی دیکەش ئەو کارە دەکەن، بەڵام فەرزانە یەکەم ئافرەتی ئێرانەکە خۆی لەو کارە داوە. بۆ خاوێنکردنەوەی جامی پەنجەرەی بینابەرزەکان ئەو سەرکێشیە دەکات. خۆی دەڵێ ئەو کارەیان پێ نەدەدام، خاوەن کارەکە پێی وتووە ژنان دەبێت تەنیا کاری ماڵ بکەن و ئەو کارە بەو ناکرێت. هەر ئەوەش هانی داوە لەو کۆمپانیایەدا کار بکات. از ما یاد بگیر، ما مردیم، ما کارهای سخت رو میکنیم، شما خانم. پیان دەوتم کە ئێمە پیاوین و دەبێ لە دەرێ کاری قورس بکەین. پیان دەوتم کە ئێوە لە ماڵ دانیشتون و نانی بەلاش دەخۆن. هەر ئەوە وای لێ کردم کە دەست بۆ کارە بکەم. پێشتر شاخەوانیم کردبوو، هەر بۆیە نەدەترسام. دەستم بە کارەکە کرد و ئەوە 8 ساڵیشە بەردەوامم. چجوری میندازن؟ ابزار انداختم رفتم بالا. ئەو لە بەرزایی ناترسێت. ڕۆژانە لانی کەم پەنجەرەی 3 بینای بەرز بەو شێوەیە خاوێن دەکاتەوە. بەرزی هەندێک لەو بینایانە زیاتر لە 500 مترە. خۆی دەڵێ ئەو سەرکێشیەی خۆش دەوێت، هەم جیاوازی کردووە و هەمیش داهاتێکی باشی دەست دەکەوێت. ئاواتیشی ئەوەیە بە بینا بەرزەکانی شاری دووبەیدا سەرکەوێت. خارج از کشور خیلی دلم زۆر حەز دەکەم بچمە شاری دووبەی، چونکە بینای زۆر بەرزی لێیە. هەتا بیناکان بەرزتر بن، سەرکێشیەکی خۆشترە و چێژی زیاتری لێوەردەگرم. هیجانش بیشتره، کیفش بیشتر. فەرزانە بەو سەرکێشیە کۆتایی بەو بیرۆکەیە هێناوەکە هەندێک کار تەنیاهی پیاوانن. خۆی دەڵێ هەندێک پیاو کە لەو کۆمپانیایەدا کاریان کردووە و کاتی خۆی سەرکۆنەیان کردووە، لە ترسی ئەو سەرکێشیە نەیانتوانیەوە بەردەوام بن. بەڵام ئەوە نزیکە 8 ساڵە ڕۆژانە بەو بینا بەرزانەدا هەڵدەگەڕێت و چێژیش لە کارەکەی وەردەگرێت. لە گوندی کەڵکین سەر بە شارەدەی خەلیفان گەنجێک ماوەی ساڵ و نیوەکە گورگێکی ماڵی کردووە. گورگەکە بۆتە هاوڕێی خێزانەکە و تەنانەت خەڵکی ئاوایەکەش لی ناترسن وازیان بەوانیش ناگەێنێت و هەروەها بە ئاژەڵەکانیشی ناگەێنێت. بەڵام کاتێک پەلەوەر دەبینێت حەز بە خواردنیان هەر دەکات. دڕندەیەکی کەڵپەتیژی گۆشتخۆر و دوژبنێکی سەرسەختی مەڕداران. لێرە ماڵی کراوە و لەگەڵ مرۆڤ باش ڕاهاتووە.
سامان بە بچووکی گورگەکەی کڕیوە و ساڵ و نیوێ کە لەگەڵیان دەژیێت و لە خۆراکی ڕۆژانەی خانەوادەکەش ڕاهاتووە و بە باشیش میوە دەخوات. من زۆرم حەز دەکرد ئاژەڵێکی دڕندە وەکو گورێک ماڵی بکەم، بەڵام ئەلحەمدولیلا ئەویشم کرد. تەمەنی مانگێک بوو کە پەیدامان کرد، ئێستاش تەمەنی ساڵێک و 2 مانگ بۆ 3 مانگە بێت. خواردنی دیاریکراوی نییە، بەڵام ڕۆژانە چەند زۆر خواردنی پێدەم و شەوانەش تقریبان 2-3 ساعت بەس دەلورێنێ کڕ نابێت. لەگەڵ ئەو خێزانە بۆتە هاوڕێ. دیمەنەکە مەترسیدار دەردەکەوێت، بەڵام یاری لەگەڵ دەکات. محەممەد وێڕای ئەوەی تەمەنی 2 هێندەی هاوڕێ گورگەکەیەتی، بەڵام لەبەر هاوسەنجی هێز و باڵا خۆی لێ دەپارێزێ. سامان جار و بار پیاسەی لەگەڵ دەکات و گوندیش بەبوونی نیگەران نین. ناشی شارێتەوە، هەڵکشانی تەمەنی گورگەکە وای لێ کردووە حەز بە فرۆشتنی دەکات. ئاژەڵم زۆر جار لەگەڵ ئاژەڵانم هەر بردوتە چیا، لەناو ئاژەڵان بەڕلا کردو هیچ کێشەی نەبووە. زۆر جارم لەگەڵ خۆم بردوتە ناو گوندا، تقریبان هاوڕێکانم دێن ڕسمی لەگەڵەگرن، کێشەی نییە. نیەتی فرۆشتنم پێشتر نەبوو، بەڵام ئێستا لەبەر هەندێک کار بڕیارم داوە بیفرۆشم، چکە کاری زۆرم هەیە. زیاترش بۆ حەدیقەی حیوانات داوان کردووە. گورگەکە تەمەنی بۆتە ساڵ و نیوێک و جگە لە خانەوادەی سامان زیان بە خەڵکی ئاوایش ناگەیەنێت و بەردەوام سەردانی دەکەن و تەنانەت زیان بە ئاژەڵە ماڵیەکانیش ناگەیەنێت. لێ ئەگەر بۆی بلوێ دەست لە پەلەوەرەکانی گوند ناپارێزێت. تەیفور محەممەد، کوردستان 24، گوندی کەڵەچین، شارەدەی خەلیفان. ئەوە شتێکی غەریزیە و هەر لە غەریزەی هەموو ئاژەڵێکی دڕندە ئەوە هەیە کە حەز بکات بە خواردنی هەر جۆرە پەلەوەرێکیان هەر شتێکە نێچیری ئەوە. زۆر سپاسانەکەین کە ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بوون، پرۆگراممان پێشکەشکردن تا بێگەشتنەوەکی دیکەی نێوانمان خاتە.